کاتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تەشریفی برد بۆ مەدینە ئەو کاتە سێ تیرەی جوولەکەی گەورەی تیا بوو کە دوای چەوسانەمان لەلایەن ڕۆمەکانەوە لە شامەوە هاتبوون لە ناو نیوە دوورگەی عەرەبەوە و لەوێ مستەقر بوو بوون و لە مەدینە ئەژیان. ئەوانیش بەنو قەینوقاع و بەنو نەضیر و بەنو قوڕێضە بوون. پێغەمبەر صلی الله علیه وسلم بانگهێشتی کردبوون بۆ ئیسلام بەڵام بەدەنگ بانگەوازەکەوە نەهات. بووبوون بە هاوپەیمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بە پێی ڕێککەوتنی نێوان ئەوان و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەبوو هەردوو لا دۆستایەتی یەکتری بکەن و بیشی پارێزن و خیانەت لە یەکتری نەکەن و کەس نەچێتە جەبهەی دوژمنەکانی ئەوی ترەوە. ئەمە جگە لەوەی کە ئەوان ئەمانی تەواویان لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەرگرتبوو کە بۆیان هەیە لەسەر دینی خۆیان بمێننەوە، سەرۆت و سامانی خۆیان بەدەست خۆیانەوە بێ، گەشە و نەشوونما بکە و تیجارەتی خۆیان بڕوە و پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوام بە ڕەفتاری ڕاست و دادی پێغەمبەرانە لەگەڵیانە جوڵایە. ئەگەرچی ئەوان زۆر بەکەمی سەرڕاست دەرەچوو. ئەوان هەرچەنە هەموو سیفەتێکی پێغەمبەرایەتی ئەمیان عەلەیهی سەڵات وەسەلام لە تەوراتی خۆیانە زانی بوو، تەوراتیانە خوێندەوە و ڕۆژانەش ئەم پێغەمبەرە نازدارانە بینی عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام هەر باوەڕیان پێی نەهێنا. بە پێچەوانەشەوە لە ژێرەوە بە هەموو دوژمنە سەرسەختەکانیەوە پەیوەستە بوونەوە و پەیوەندیان لە ژێرە و لەگەڵیانە دروستە کرد کە بۆیانە لووە دوژمنایەتی خۆشیان بەرامبەری ڕائەگەیاند و بە چەکداری خۆیانە نوان بەرابەری کە بۆیان نەئەکرایان نانەوێرە دوژمنانی تریان لێهانەدان. لە ڕەنجێکی بێهودەی بەردەواما بوون بۆ وەستاندنی کاریگەری بانگەوازەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. سەرنجامی ئەم ڕەفتارە نالەبارەی کە هەموو جارە تکرارە بووە، جار بۆ جار ئاڵقەی ئازادی و ئەمانەکەیان لەسەر تەسکترە بوو کە پەیمانەکەیان بە یەکجاری هەڵوەشانەوە بۆی کە چوونە لای دوژمنانی ئیسلام و وەختێ قوڕێش هاتوو لە غەزوەی خەندەقا محاسەرەی مەدینەی کرد، ئەمان یەکجاری ڕۆشتن لە پاڵ قوڕەیش و ئیتر وایان زانی فعلەن ئەم جارە هێرشەکرێتە سەر مەدینە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تیا ئەچەیە ئەوەندە زەعیفە بێ کە ناتوانێ دەست ببا بۆ جوولەکەکە. بۆیە ئیتر بواری ئەوە نەمان ڕەفتاری نەرم لەگەڵیانە بەردەوام ببێ و سوودی هەبێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ویستی ورەوریان لەگەڵا بکات و ڕێخیانەتیان لێ بگرێ. ئەویش بەم شێوەیە بوو. یەکەم لەگەڵ بەنو قەینوقاع بوو. زێڕنگەرێکیان تعدای لە ئافرەتێکی مسلمان کرد بۆی کە لە لای دانیشت بوو. یەکێک لە جوولەکەکان هات لە دواوە کراسەکەی بەناوشانیەوە بەرز کردە و بە درچە قایمی کرد کە هەستایە سەر پێ عەورەتی دەرکەوت. هاواری لە مسلمانان کرد و مسلمانێک هات کابرای جوولەکەی کوشت. جوولەکەکانیش زۆر بوون، بەلاماری کابرای مسلمانیان دایەوە و کوشتیان. بەمە کێشە دروست بوو. هەردوو لا کەوتنە ئینزارەوە، کەوتنە کۆکردنەوەی هێزی جەنگ و بەرامبەر بە یەکتری وەستانەوە. جوولەکەکان 1000 پیاوی چەکداریان ئامادە کرد. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هێزی مسلمانان چواردەوری گرتن و ویستی تۆڵەیان لێ بکاتەوە. بەڵام خێرا عەبدوڵای کوڕی ئەبوو سەلول کە سەرۆکی دوو ڕووەکان بوو کە جوولەکەکان دۆستی دڵسۆزی ئەو بوون و لە هەموو شەڕێکا پشتیوانیان لێکردبوو، هاوکاریان کردبوو، یارمەتیان بە چەک و پارەدا بوون، خۆی گەیاندە خزمەت پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام واستەی بۆ کردن و وتی من لە هەموو شەڕێکە ئەمانە پاراستویانم، تۆ چۆن ئێستا هاوپەیمانەکانی من هەموو ڕیشە کێشەکەی. ئەو ئاەتەش لە هەڵوێستی ئەوە هاتە خوارەوە کە ئەفەرمێ يا أيها الذين آمنوا لا تتخذوا اليهود والنصارى أولياء بعضهم أولياء بعض ومن يتولهم منكم فإنه منهم. أيو كساني باوريان ينهاو جوولەکە و دیانەکان مەکەن بە دۆست و لایەنگری خۆتان. ئەوان خۆیان هەندێکیان سەرپەرشتیار و پشتیوانی یەکترن. هەر کەس لە ئێوە لایەنگریان بکە ئەوە حکمی وەکو حکمی ئەوانە بێ. ئیتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ناوچەکە دەریکردن بۆ ناوچەی ئەزروعاتی شام کە هەر لێوە کاتی خۆی هاتبوونە ناو نیوە دوورگەی عەرەبەوە
گەڕاندنیەوە بۆ ئەو جێگایانی کە لەوێ بوو. دوای ئەوان نۆرە هاتە سەر بەنو نەزیر. هەڵبەتە ئەمە تەبعاً لە ساڵێک و 2 ساڵان نەبوو، نزیکی 4-5 ساڵی پێچوو. بەنو نەزیریش هۆزێک بوون، یەکێکیان مسلمانێکی کوشتە بوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە وەرگرتنی خوێنەکەی چووە لایەن تا بەپێی ئەو ڕێککەوتنی کە لە نێوانە هەیە چارەسەری کێشەکە بکەن. سەرزارێکی خوایان نیشاندا کە بەڵێ ڕازین و بەو حکمەی کە پێی ڕازیت و بێخەم بەلێ. بەڵام لەو کاتێک کە ئەو عەلەیهی سەڵات وەسەلام لە بندیواری ماڵێکیانە وەستا بوو، پیلانیان کێشا کە لەسەرەوە تاورە بەردێکیان تل پێدا بۆ ئەوەی کە غلۆری کەنەوە بەسەر پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام و بیکوش. خوای گەورە وەحی بۆ نارد و لە پلانەکە ئاگداری کردەوە و ئەویش عەلەیهی سەڵات وەسەلام بە خێرایی گەڕایەوە بۆ مەدینە و هێزێکی جەنگاوەری گەورەی کۆ کردەوە و چووەوە بۆیە. ماوەی چەندین ڕۆژ گەماروویدا. ئەوانش خۆیان لە قەڵاو قولەی قایمی خۆیان نابوو، خۆیان ئامادە کردبوو، بەڵام خوای گەورە ترس و بیمێکی زۆری خستە ناو دڵیان و تۆقین. ئیتر داوایان لە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وەسەلام کە جەنگیان لەگەڵ نەکات و ڕێیان بدە ئەمانیش لە ناوچەکە دوورەکەونەوە. ڕێیان بدە غەیری چەک چیان پێ هەڵەگیرێ لە کەلوپەل و سەرۆت و سامان بیبەن لەگەڵ خۆیان بە باری وشتریش. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام ڕازی بوو کەوا بکەن و ئەشتوانن بچنە خەیبەر. خەیبەریش هەر جوولەکەی لێ بوو. ئەوی بۆیان نەچوو حکمی فەیئی وەرگرت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسەر هەژار و دەستکورتی مسلمانانە دابەشی کردو. و ئاەتەکانی سەرەتای سوورەتی حەشر لەسەر ئەم ڕووداوە دابەزی. ئەمجارە نۆرەی بەنو قوڕەیزە هات. هەندێک لە جوولەکەکانی بەنو نەزیر کەوتبوونە دنەدانی حیزبەکانی دژی پێغەمبەر صلی الله علیه وسلم و بانگەوازەکەی. تینیشان بۆ بەنو قوڕەیزە هێنابوو، هەردوولایان هەر جوولەکە بوون و ئەوان زەرەرەکان لێکەوتبوو لە ناوچەی خۆیان دەرکرابوون. ئیتر دنەی ئەمانیانەدا کە ئەمانی بەنی قوڕەیزەش پەیمانەکەتان لەگەڵ محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام بێ هەڵوەشێن وەرنە پاڵ نەیارانی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام تا ئەوەندەیان لەگەڵ خەریک بوون هەتاکو قەناعەتیان پێکردن. بەڵام زۆر زوو هەواڵەکە گەیشتە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەمانش پەیمانەکان هەڵوەشانەوە و پەیمانێکی تری دوژمنکارانیان لەگەڵ جوولەکە و تیرە و هۆزە نەیارەکانە بەستووە. کە شەڕی ئەحزاب ڕوویدا، جوولەکەکانی بەنی قوڕەیزە چوونە لای دوژمنان بە ئاشکرا، چەکیان هەڵگرت و بەڵام حیزبەکان شەڕەکەیان دۆڕاند و خوای گەورە پێغەمبەرە خۆشەویستەکەی خۆی سەرخست. اینجا ئەمان دەستێکیان کەوتە ئەولا و دەستێکیان کەوتە ئەملا. دۆستەکانیان لە قوڕەیش و لە جوولەکەکانی تر دۆڕابوون و شکستیان خواردەبوو و هێزی پێغەمبەری نازاریش عەلەیهی سەڵات وەسەلام لە زۆر و جۆرەوە بەهێزتر بوو. اینجا نۆرەی ئەوە هات کە بێتەوە سەر بەنو قوڕەیزە و حساباتێکی وردیان لەگەڵ بکە. بۆیە بە لەشکرێکەوە چووە سەریان، ماوەی 25 شەو گەمارۆیدان تا تینیان بۆ هات. ترس و بیمێکی زۆریان لێنیشت. اینجا داوایان لە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەبوو لوبابەیان بۆ بنێرێ. ئەبوو لوبابە یاوەرێکی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام، پێش ئیسلامەتیەکەی دۆستی شەرابنۆشی ئەو جوولەکانە بوو. وتیان بە ئەو بێتە لامان و قسە و مەرج و ڕێکەوتنی هەردوو لامان بێنێ و پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرچەنە سەعدی کوڕی مەعازیش واستەی بۆ کردبوون، بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حکمی کوشتنی پیاوەکان و بردنی ژن و مناڵەکانیانیدا. حکمەکەش بەسەر پیاوەکانیانە تەنفیز کرا. لە باسی ئەم ڕووداوەیە کە خوای پەروەردگار لە سوورەی ئەحزاب فەرمێ: وأنزل الذين ظاهروهم من أهل الكتاب من صياصيهم وقذف في قلوبهم الرعب فريقا تقتلون وتأسرون فريقا وأورثكم أرضهم وديارهم وأموالهم وأرضا لم تطئوها وكان الله على كل شيء قديرا. خوای گەورە ئەو کەسانەی لە خاوەن پەیامە ئاسمانیەکان کە بەنو قوڕەیزە بوون تێکشکان
کە پشتیوانی قڕیشیان دژی ئێوە کرد لە قەڵاو قولەکانیان هێنانیە خوارەوە و ترس و بیمی هاویشتە دڕ و دەرونیانەوە. ئێوەش ئەوە بووکە کۆمەڵێکتان لێکوشتن و کۆمەڵێکی ترتان لێ بەدیلگرتن. ئیتر جێوڕێ و خاک و زەوی و زاریان هەموو خوای گەورە خستێ بەردەستی ئێوە و سەرۆت و سامانیانی بۆ ئێوە پێبەجێهێشتن. هەروەها شوێن و ڕێیوە کەوا بەردەستان نەکەوت بوو پێشتر پیانە ڕۆشت بوون کە خەیبەر. خوای گەورە خاوەندە سەڵاتەوە بەسەر هەموو شتێکە بەتوانایە. بەم شێوەیە ئەوانش لەو ناوچانە دەرکران. مایەوە جوولەکەکانی خەیبەر لە ساڵی شەشەمی کۆچیە دوای ئەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕێکەوتنی حودەیبە گەڕایەوە مەدینە، زانی کە چۆن جوولەکەکانی خەیبەر فاکوفیچیان کردبوو لەگەڵ قوڕیش و نەیارانی تری ئیسلامە بەرەیەکیان دروست کردبوو. هەندێکیشان لەوانە بوون کە پێشتر بۆ خەیبەر دەرکرا بوون، بەڵام وازیان لە پیلانجێڕانی خۆیان نەهێنا، بە تایبەتی کە لە شەڕی ئەحزابدا لە بەرژەوەندی بەرەی کوفر بوو بوونە سەرچاوی قسە و قسەڵۆکی شەڕی واتەوات لە ناو مەدینەیە بۆ لاوازکردنی بەرەی موسڵمانان. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە محەڕەمە هێزێکی گەورەی پێکەوە ناو چووە سەریان. خوای گەورەش بەڵێنی فەتحی پێدا بوو کە پێی فەرموو بوو ئەثابەهم فەتحەن قەریبە ومەغانیمە کەثیرەتەن یەأخوذونەها. خوای گەورە فەتحێکی زۆر نزیک و ئاسانی پێبەخشین و دەستکەوتێکی زۆریشان چنگ کەوت. هاتنی ناکاوی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خەیبەر بووە مای دڵڕاوچێ و تۆقینە. بۆیە خێرا لە قەڵاکەی خەیبەرە خۆیان قایم کرد، مسلمانان گەمارویاندا، بەڵام ئەوان زوو ناچار بوون داوای ڕێککەوتنێکی تر لە پێغەمبەر بکەن عەلەیهی سەڵات وەسەلام. لەگەڵیانە ڕێککەوت، بەڵام هەر بە کشانەوەی هێزی مسلمانان ڕێککەوتنەکەیان پێشێل کرد و هەڵیان وەشانەوە. ئەمجارە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هاتەوە سەریان و پیا و ژن و مناڵی لێ بەدیل گرتن، ویستی دەریان کاتەوە، بەڵام ئەوان هانایان بۆ هێنا و تەکیدیان کردەوە کە ئەمجارە بە پەیمانەکەەوە حتمەن پابەندە بن و مخالەفەی ناکەن. لە بەندی ڕێککەوتنەکەشەوە بوو کە نیوەی بەرهەمی چاندنی خۆیان بدەنە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئیتر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕێگای مانەوەی دانەوە. لەو ئافرەتانەی گیرا بوون یەکێکیان سەفیەی کچی حویەی کوڕی ئەختەبی سەرۆکیان بوو. مێردەکەی کوژرا بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هیوای نزیککردنەوەی باوکو عەشرەتەکەی داوای لێکرد مسلمان ببێت و شووی پێ بکە. ئەویش مسلمان بوو. پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام مارەی کرد. لە کاتی ئەم غەزایە بوو کە جەعفەر ئیمامی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و یاوەرەکانی هاوڕێی لە حەبەشەوە هاتنەوە بۆ مەدینە کە پێشتر کۆچیان بۆ ئەوێ کردبوو. ئیتر خەبەریان وا بیست بوو کە هیچ شتێ لە نێوانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و قوڕیشان نەماوە. ئەوانش کە گەڕانەوە سەیریان کرد وەزعەکەوانیە، بۆیە ڕوویان لە مەدینە کرد. هەر لە کاتی ئەم غەزایە بوو کە زەینەبی کچە جوولەکە گۆشتی ژەهراوی دەرخواردی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام خوای گەورە پیلانەکەی پوچەڵ کردەوە و پێغەمبەرە خۆشەویستەکەی خۆی قوتار کرد عەلەیهی سەڵات وەسەلام. دوای غەزای جوولەکەکانی خەیبەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چووە سەر جوولەکەکانی تریش لە وادی القوڕا و تەیما و فەدەک و ئەوانە ڕێککەوتنی لەگەڵا کردن و کە دنەی هیچ قەومێک نەدەن دژی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و خۆشیان نەچنە جەبهەیەک و بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەوانش ڕازی بوون و ئیمزا کرا و تەشریفی هێنایەوە بۆ مەدینە. جوولەکەکان هەروە بە پیلانجێڕی خۆیان لە ناو مسلمانانی نیوە دوورگەی عەرەبامانەوە تا ئیتر لە زمانی عومەری کوڕی خەتابە بە یەکجاری دەرکران، چکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموو بووی کە لا یەبقا فیها دینان، واتە دوو دین نابێت لە نیوە دوورگەی عەرەبیە هەبن. بەڵام بەداخەوە ئێستا مەسیحێتەکە لە نیوە دوورگەی عەرەب و لە عەرەبستانی سعودیەشەیە کە کەنیسە لە ناوچەی ئەحساءە کراوەتەوە بەداخەوە. مەوزوعی جوولەکەکان بەم شێوەیە کۆتایی پێهات و تا ڕادەیەکی زۆر نیوە دوورگەی عەرەبی پاک کرایە.